کاک علی سڵاو لێ بێت مەبەستمە پرسیار بکەم بۆچی هێز ئەمنیەکانی هەولێر ڕێگلیک لە کۆنگرەیەکی یاسایی دەکەن کە ئێوە داوای نوێکردنەوە دەرهێنانی کارتی بۆ یارمەتیەکەن. هاوکێشەکە بەم شێوەیە دەسەڵاتداران ئەیانەوێ ئەوەی کارتی دەنگدان نوێکاتەوەی هێنێ دەنگدەری مسۆگەری خۆیان بێت. ئیسە بڕۆ بە ئەمر بە هێزە ئەمنی و سەربازی و حزبیەکان ئەڵێن دەبێت بڕۆی کات دەنگدان بێنی، بەڵام ئەبینیت لە میدیاکانی خۆیان لە کەناڵەکانیان کەمپینکەن بۆی خەڵکی ئاسایی بچێ نه. ئێمە ئەمڕۆ ویسمان کەمپینی ڕاگەێنین بۆ ئەو خەڵکەی کە دەنگدەری دەسەڵات نییە، ئازاری چەستووە بەسەر زوڵم و زۆر و نەعەدالەتی دەسەڵاتەوە کارتەکانیان دەنگە ئەمیان پێخۆش نەبوو. بۆیە لە ڕۆژانی ئایندا دەسەڵات پلانی ئەوەشیە لە ڕێی کۆمەڵی ڕێکخراوە بانگەشەی بایکۆتکە. بۆیە ئێمە پێمان وایە ئەم هەڵبژاردنە گرنگە، زۆریش گرنگە بە کۆمەڵی هۆکار. کۆتاکان نەماون، کوردستان بۆتە چوار بازنە، کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتیەکە گرنگە، ئەمە گرنگن. هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان تەوازنی سیاسی چۆنە بێت؟ بابەت تەوازن نییە، بابەتەکە ئەوەیە کە من پێم وایە بەدیدی خۆم ململانەی حەقیقی ڕوەدا. ئەمە گرنگە، ئینسان لە ململانەی حەقیقیە بە تەزویر و غەش و فرت و فێڵ نەبێ، براوە بێ دۆڕاوە بێ خۆشە. نەمانی کۆتاکان گرنگ بوو یانەوەی کە ئیسفادەی هەبوو لە بەرەی ناڕازی کە قسەی لە سەرەکاوەکو ئێمەمانان لێی تێناگا لە بەرەوەی لە پەرلەمانان نەبووە. کۆتاکان بەشێکی گەورەی پرۆسەی پارتی بوون. ئێمە زۆر جار بە یەک دەنگ قانونێکی گرنگمان دۆڕاندووە کە پێمان وا بۆ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانایە. جاروای بوو کۆبنەوەی سەرۆک فراکسیۆنەکانەکرا پارتی و 6 سەرۆک فراکسیۆنی کۆتاکانە هات، ئەن وەڵامە لە کۆبنەوەی سەرۆک فراکسیۆنەکانیشا زۆری نین. بۆیە نەمانی کۆتاکان من پێم وایە شتێکی زۆر گرنگ.